ئەمێ زیاتر لەسەر بێ پلانێ ڕابواستن ڕێزدار عەبدولزەهرە هێنداوی بەردەفکە وەزارەتا پلاندانانە عێراقê ji bexda li gel me. Kak Ebdulzehre spas bû amadebûna we. Ev plana we ya 5 salî di aliyê karkirinê de niha di çi qonaq de ye? بەڵێ سپاس بۆ ئێوە سەڵاو لە بینەرانی کوردستان 24 و ئێوەش سپاس بۆ پەردە لادان لەسەر بابەتی دۆخی ئاسایشی خۆراک. بەڕاستی ئەم بابەتە لەلایەن حکوومەتی فیدرالی و وەزارەتی پلاندانانی عێراق گرنگیەکی زۆر گەورەی پێدراوە. وەکو ئاماژەت پێکرد ئێمە 5 ساڵ پلانێکمان داناوە بۆ ئەوەی کە دۆخی ئاسایشی خۆراک لە عێراق باشتر بکەین. ئاڵنگاریەکان شتێکی ئاسان نین و دەبێت ئەوەشمان لە بەرچاو بێت کە وڵاتێکی زۆر لە ناوچەکەدا ڕوبەڕووی هەمان کێشەبوونەتەوە بە تایبەتی لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و زیادبوونی ڕوبەرە بە بیابانبووەکان. هەموو ئەمانە دەبنە هۆکاری زۆربوونی ڕێژەی هەژاری و کاریگەری لەسەر وەقعی خۆراکی وڵات دەکە. بۆیە ئێمە گرنگێکی زۆرمان پێداوە. باشە وا گرنگی پێدا نها ژەوی رەخێ گرنگیە بەبیتن چ تێتەکردن بۆ جێبەجێکردنەوە وێ پلانێ دە چ قۆناغدەیە ئەو بەرسس من وەرنەگرت. پلانەکە وەکو ئاماژەم پێکرد پار ڕاگەیەندراوە بۆ ماوەی 5 ساڵ دەبێت تاکو ساڵی کۆتایی 2028 ئێمە لە کارکردن بەردەوام دەبین. پلانەکە کۆمەڵێک سیاست و استراتیژەتی داڕشتووە وەکو گوتم لە ساڵی پارەوە ڕامانگەاندووە تا کۆتایی 2028 ئێمە دەگەینە کۆتایی پلانەکە. لەو 5 ساڵە چی دەکەن؟ لەو 5 ساڵە کۆمەڵێک کار هەیە، کۆمەڵێک سیاست هەیە. ئەو سیاسەتانە ئامانجیان گەیشتنە بە ئاسایشی خۆراک لە نێو عێراق، ئامانجیان کەمکردنەوەی کاریگەریەکانە، جا کاریگەری دەرەکی بێت یاخود کاریگەری نێوخۆیی بێت. ئەوەی ڕاستی بێت ئەم شتانە چۆن بەدیدێن لە ڕێگەی کۆمەڵێک ئامانجەوە لە پلانی 5 ساڵەدا هەیە. لە سەروی هەمویانەوە گرنگترینیان گرنگیدانە بە کەرتی کشت و کاڵ لەبەر ئەوەی سەبەتەی خۆراکی عێراق لە پێش هەموو شتێکە بۆ ئەوەی زامنی پاراستن و پەرەپێدانی بکرێت. ئێمە لەم خاڵەدا مەبەستمان پشتیوانیکردنی زیاتری کەرتی کشت و کاڵە تا بتوانین ئاستی بەرهەمی ناوخۆی زیاتر بکەین، تا بتوانین سەدا 3 زیاتر بەرزی بکەینەوە لەو ماوەی ئەو 5 ساڵەدا لە کاتێکدا ئێستا لە سەدا 2 کەمترە. بەڵام بەو پلانە ئێمە دڵنیاین کە پشتیوانی کەرتی کشت و کاڵ سەدا 3 تێدەپۆڕێنێت. ئەم زۆرە پشتیوانیەوە ئەم چالاکردنەوەی کەرتی کشت و کاڵ لەوەوە دەستمان دەکەوێت کە جوتیاران پاڵپشتی بکرێن و ئەو پاڵپشتی بۆ زوتیاران لەسەر چەند ئاستێک بێت لە کڕینەوەی بەرهەم بەرزکردنەوەی ئاستی بەرهەمەکان کە حکوومەت لیان دەکڕێتەوە و یاخۆت لە ڕێگەی پشتیوانیکردنی کشت و کاڵی مۆدێرن لە ڕێگەی دابینکردنی کەلوپەلی ئاودێری مۆدێرن، دابینکردنی دانەوێڵەی باش، دابینکردنی ئاوی پێویست بۆ بابەتی ئاودێری و کشت و کاڵ کە زوتیاران لەسەر بەرهەمەکانیان بەکاری دەهێنن. ئەمە دیوێکی زۆر گرنگە و ئێمە لە بڕۆ دەستمان بەکار کردووە. ئەم سیاستان ئێستا خەریکە جێبەجێ دەکەن لە کۆکردنەوەی بەرهەمی گەنم بە نمونەکە گەنم یەکێکە لە گرنگترین بابەتەکانی سەبەتەی خۆراک تا ئەمە گەیشتوینەتە ئاستی خۆبژێوی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئێمە زیاتر لە 5,000 تۆن بەرهەم دەهێنین. باشە ڕێزەر عەبدولزەهرە تا بەحسا گەنم کرد و بەرهەمێکی استراتیژی تێتە دانان و زێدەتری پێویستیان ناوخۆیە. بەشێکی زۆری وی گەنمی ساڵانە ژە هەرێما کوردستانê ناهێتە وەرگرتن. پلاناوە چ لەخوا دیگرە بوو چارەسەرکردنا vê kêşeya wernegirtina hemû genmî demata piştgiriya cûtiyarî kir û berhem zêde kir ma ku destewî dama çi lê bike?
نابەتڵنیاییەوە ئێمە ئەم بابەتەمان پێشتر لە وەزارەتی پلاندانان وروژاندووە ڕاستتریش بڵێم وەرزی چاندنی پار ئەم بابەتە وروژێندرا ئەنجومەنی وەزیران کۆمەڵێک بڕیاری دەرکردو بۆی ئەم بابەتە چارەسەر بکرێ و بۆ ئەوی تەواوی گەنمی زوتیارانی هەرێمی کوردستان بە پێی کۆمەڵێک میکانیزم وەربگیرێت و ئەو ڕێکارانەش کۆمەڵە ڕێکارێکی با بڵێن هەمان ئەوانە دەبن کە لە پارێزگاکانی دیکەی عراق جێبەجێ کراوە وەکو ئەوەی من ئاگادارم ئەم بابەتە چارەسەر دەکرێت. باشە پشتی 5 ساڵێن جێبەجێکردنان vê planê cutiyarên Herêma Kurdistan û Iraqê li benda çi guhartinekê de bin di rewşa xwe de. ڕاستیەکەی لەبەر ڕۆشنایی ئەو پلانە ئێمە هەمانە توانیان زۆر بەرز دەبێتەوە ئێمە لێرەدا تەنیا باسی پشتیوانی حکومی ناکەین بەڵکو ڕۆڵ بە کەرتی تایبەتیش دەدرێت بۆ ئەوەی پشتیوانی کشت و کاڵ و جوتیاران لە عراقدا بکرێت لەبەر ئەوەی کەرتی تایبەتی توانای باشی هەیە ڕوبەرێکی باشی کارکردن هەیە دەکرێت ئەوان سوودی لێ ببینن و بۆیە من پێم وایە ڕۆڵێکی گەورەیان دەبێت لە خۆگرتن و پەیڕۆکردنی سیاسەتی گەشەپێدانی کشت و کار لە عێراقدا هەموو ئەمانە هاو ئاهەنگن لەگەڵ ئەو پلانەی کە ئێمە دامان ناوەوە ڕوبەریش دەدرێ واریش دەدرێ بە کەرتی تایبەت تا لە کشت و کاڵدا کاری زیاتر بکەن لە چوارچەوەی ئەنجومەنێک بێگومان هەمان کاتدا ئێمە باسی پشتیوانی کردی گەنجانیش دەکەین پشتیوانی گەنجان لە جێبەجێکردنی پرۆژەی کشت و کاڵ و بەرهێنان لە کەرتی کشت و کاڵ پشتیوانیەکە کاک عەبدولزەهرە پشتەوانیەوە بوو گەنجان چ لەخوا دەگریتن؟ پشتیوانی کردنمان بۆ گەنجان ئەمە یەکێکە لەو شتانەی مە پشتی پێدەبەستین بە تایبەتیوانەی دەرچووی بە کشت و کاڵن پسپۆڕیان لە بوارەدا هەیە دەمانەوێت ئەزمموی ئەکادیمیا ئەزمموی زانستی سوود لێوەرگرین حکوومەت ئەو کەسانە لە خۆ دەگرێت کە پسپۆڕیان لەم کەرتەدا هەیە ئەمە یەکێکە لەو سیاسەتانە کە دەیگەینە بەر زەویان بۆ دابین دەکەین بۆ ئەوەی کشت و کاڵی لێ بکەن ئەو زەویانە لەلایەن حکوومەتەوە دابین دەکرێن دانەوێڵە و ئاو دەبێت دابین بکرێ و دەبێت کاراسانی بکرێ بۆ ئەوەی قەرزیان پێ بدرێت تا بتوانن کارەکانی خۆیان بکەن و لە بەدەستێنانی زەویەکانیش بە هەمان شەوە ئەمە شتێکی مهمە و ئێمە ئامانجمان ئەوەیە کە لەم ڕێگەیەوە بگەین بە ئاسایش خۆراک واتە نەک تەنیا لەم ڕێگەوە بەڵکۆمە یەکێک بێ لەلایەن گرنگانەی کە بتوانین پێی بگەین. باشە کاک عەبدولزەهرە دەرفەت دبینین کو ئامادەبوونا وە لەگەلمە بە سوپاسڤە di wextekî daye ku civîneka şanda Wezareta Herêma Kurdistanê li gel Wezareta we ya Plandananê li Bexda hebû çi encamek jê derket? بەڵێ ئەمڕۆ ئێمە کۆبوونەوەیەک هەبوو کۆبوونەوەیەکی زۆر گرنگیش بوو بەڕێز جێگری سەرۆکوەزیران وەزیری پلاندانان دکتۆر محەممەد تەمیم سەرپەرشتێ کرد کۆمەڵێک وەزیری حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریان تێدا کرد چەند کەسێکی پسپۆڕی یاسایی و نەوت تێدا بەشدار بوون ئەوەی ڕاستی بێت ئەم کۆبوونەوەیە تەنیا لە نێوان دوولایەن نەبوو بەڵکو کۆبوونەوەیەکی کۆبنەوە کە هەردوو لای کۆ کردەوە لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین ئەو بابەتانە بزانین و ئەنجامەکە چ بوو کاک عەبدولزەهرە؟ بەڵێ لە کۆبنەوەکە باسی سێ بابەتمان کرد ڕاستیەکەی کۆبنەوەکەش خۆی درێژە پێدەری کۆبنەوەکانی پێشووترە کە ئێمە کردومان ئەو لیژنەیە لەلایەن سەرۆکوەزیرانەوە پێکێنراوە باسی سێ بابەت کرا دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای وازارکردنی نەوت بابەتی داهاتە نانەوتەکان وەروها بابەتی تەوتین یاخود بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەوێ باسی کۆم ئەو هەنگاوانە کرا کە لە ماوەی ڕابردوودا پێگەیشتوین
کە پێشکەوتنێکەوە بەتابەتی ئەوەی پەیوەستە بە ئاستی بەرهەموو دەستپێکردنەوەی هەناردان هەموو شتێک پەیوەست بەم پرسە کۆتایی پێهێنراوە ئێستا تەنیا ئەوە ماوەتەوە کە هەندێک ڕێکاری سادە و ساکار تەواو بکرێن بۆ ئەوەی لە ماوەی داهاتوودا ئەوانیش تەواو بکرێن و دەست بە هەناردەی نەوت بکرێنەوە بریکاری وەزارەتی نەوت بە وردەکاری باسی لەوە کرد کە چی کراوە تاکو ئێستا و باسی لەوە کرد کە ئێستا دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ئان و ساددایە و لە هەر ساتێکدا بێت دەست بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەکرێتەوە ئەوەی کە پەیوەستە بە دۆسیەی داهاتە نانەوتەکان لەوێ باسی ئەم پرسەش کراوە بە هەمان شێوە ڕێکەوتنێک کراوە لە نێوان هەردوو شاندەکەدا حکوومەتی هەرێم بۆ حکوومەتی فیدراالی بۆ ئەوەی کە یاسا بەرکارەکان وەکو خۆیان جێبەجێ بکرێن کۆمەڵێک بڕیارە هەیە لە ڕێگەی ئەم بڕیار و یاسایەنەوە داهاتە نانەوتەکان ڕێک دەخرێنەوە و ڕێژەکان دابش دەکرێن لە نێوان هەردوولادا کە پشکی بودجەی تێدایە و پشکی هەرێمی کوردستانی تێدایەوە تەنانەت ئەوەشی کە پەیوەستە بە پارێزگاکان دیکە ڕێکەوتن کراوە و ئەوەی ڕاستیش بێت گفتوگۆی زۆر قوڵتر دەبێت لە ماوەی داهاتوودا بۆ ئەوانەی کە هەردوولا شارەزان بە تایبەتی لەوەی کە پەیوەستە بە شاندی هەرێمی کوردستان و شاندی حکوومەتی فیدراالی و دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان و عێراق و وەزارەتی دارایی و ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیران باشە ئەف ئەنجاما جڤیناوەک و بە ئەرێنی تێتە دیتن وەکو تە بەحەس کرد نها دناوە جڤینە ئەنجومەنە وەزیرên عێراقێدا ژی دەهێتە گوت و بێشکردن کو بڕیارێک لەسەر بێتە دان موچێن هەرێما کوردستانê بێتە دابەشکردن بەدڵنیاییەوە ئامانجی ئەم کۆبوونەوەیە ئەوەی ڕاستی بێت ئەوە بوو ئەوەی بە ئەنجامی باش بگەن ئەو ئەنجامانە ببرێنە ئەنجومەنی وەزیرانی فیدراالی بۆ ئەوەی لەوێ بڕیاری گونجاو بدرێت دەمەوێت ئاماژە بەوەش بکەم بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری پلاندانان کە جێگری سەرۆکوەزیرانیشە بۆ ئەم بابەتە لەسەر هێڵن و دەیانەوەی بابەتەکە چارەسەر بکرێت ئەنجامی باش هەبێت لە نێوان هەردوولادا بە شێوەیە کە هەم عێراق هەم هەرێمی کوردستان ڕازی بن بەرژەوەندی هەردوولا لە بەرچاو بگیرێن و بەرژەوەندی خەڵکیش لە بەرچاو بگیرێت ویستێکیش هەیە ویستێکی ڕازگویانە لەلایەن هەرێمی کوردستان و عێراق بۆ ئەوەی بە چارەسەرێکی ڕاستەقینە بگەن بۆ هەمووی دۆسیەکان ڕێزدار عەبدولزەهرە هێنداوی بەردەفکی وەزارەتا پلاندانان عێراقی ji bexda li gel me bûn gelek spas bû we ماندوو nebin